دەسەڵاتدارانی هەرێم باس لە قەیرانەکەن، قەیرانی دارایی. ئایا بەڕای جنابتان ئەمە بوونی هەیە، ڕاستە قەیرانی دارایی هەیە لە کورسانە؟ وەڵا برا قەیرانی وجدانە، قەیرانی ئەخلاقە، قەیرانی قیەمە، قەیرانی فکری سیاسیە، قەیرانی بەرنامەی سیاسیە، ئەوانە خۆیان دۆڕاون و مفلیس بوون. قەیرانی دارایی دەرچەیەکە لەو هەموو قەیرانانەی تر. خەڵکێکە گەر دید و تێڕوانینێکی پارسەنگیان هەبوایە، دیدێکی ڕوون و ڕۆشن دەربارەی ژیان و ئینسان و گەردوون، بەرنامەیەکی سیاسی ڕۆشنیان هەبوایە کە شارەزایان و پسپۆڕان و ئەوانە مناقەشیان بکردایە ببوایە بە بەرنامەیەکی سیاسی، خەڵک بەشداری بکردایە، نەک حیزبێکی دیکتاتۆر فەرزی کردایە لەسەر خەڵکی، و دام و دەستگایەکی ئیدارەی دەوڵەتی دروست ببوایە کە کەسانی شیاو لە شوێنی شیاوی خۆیانە بوونایە، واستە واستەکاری و بەرتیر و ئەمانە نەبوایە. ئەو هەموو دەرچەیە و داراییەکەش لە زمانیانە هی ئەوەیە. بەڕاستی خۆ ئەم دوو تاغوتەی کوردستان ئەمانە لە هیچ دەرچەیەکە، لە هیچ تەنگژەیەکە نین. داراییشیان زۆرە، دارایی وڵاتەکەش زۆرە. یعنی کوردستان ئەگەر نەوتیشی نەبووایە، من پێم وایە ئەو زەریبەیەی کە ئیدارەی دەوڵەتی لە کوردستانە وەریەگرێ کافی ببەوەی لانی کەم موچەی و خەڵکە بێنازە بدەنەوە، نەک موچەی مامۆستا بە تەنیامانە داناوەشێن، داناڕزێن، موچەی مەعەوەقیان بڕیوە. آخر کەمەندام لە هەموو شوێنەکە پێویستی بۆ هەیە یارمەتی بدەیت. لە هەموو ئەوروپایە، لە شوێنی سیارەیانە، لە شوێنی مەسعەدیانە، لە بازاڕیانە، لە شوێنی تەوالێتیانە، ئەنجا لە هەموو شوێنەکە کە پێویستی بە هەر لەگەڵ بە هاوارێکی کردی پێویستیم بە یارمەتیە، دایان خەڵگەڕە بۆ یارمەتی دانی. کەچی ئێستا ئەو هەزاران کەم ئەندامەی کوردستان بە هەزاران هاوارەکەن، با بە پێویستیمان بە موچەیە. یەک مەسئولی تاغوتی پارتی وێچێتی گوێی بۆ نالەقێ، لەبەرەوە نەساحەبی دینن بترسن لە قیامەتە محاسبە بکرێن، نەساحەبی کوردایەتی و هەستی کوردایەتیەکی بەرزن کە ئینتیمان بۆ قەومەکەی خۆیان هەبێ، بەزەیان بە کووردا بێتەوە. نە دیموکراسیش و مافی مرۆڤ بەزانن چی، هەتاکو بڵێن ئەمەش ئینسانە وەکو ئێمە ئیحساسی هەیە. لەبەرەوانە خۆیان بێ ئیحساسن، بێ قیەمن، بڕیان بە قیەمی یەکێکی تر نییە، بێ هەستی دیموکراسین و باوەڕیان پێی نییە، بۆیە نازانن ئینسانێکی تر چییە. ئەمانە بەڕاستی سەبەبکاری دروستبوونی هەموو قەیرانێکن کە لە کوردستان هەیە، حتا قەیرانی ئەخلاقی، حتا نەبوونی بەزەیی دراوسێ لەگەڵ دراوسەکەی تریا سەبەکەی ئەم تاغوتانن. چکە ئەم تاغوتانە محارەبەی قیەمی ئیسلامیان کرد بە قیەمێکی جاهیلی. قیەمە جاهیلیەکەشیان جارێک لە ئیشتراکی وهێنا، جارێک لە لیبراڵی وهێنا، جارێک تەسلیم بە ئەوروپا بوون، جارێک تەسلیم بە ئیسرائیل و بە ئەمریکا بوون. نازانن، خۆشیان نازانن تەوجی خەڵکەکە بە چیەکەن. یعنی تۆ سەیری کە ئێستا ئەو کەسانەی کە ئافرە دەکوژن لەسەر مەسەلەی داوێنپیسی، خۆ چیان بکوژەکان، خۆ ئیسلامیەکان چەکیان پێنی، خۆ ئەوانەی کە ئەکوژرێن ژنی عەلمانیەکانن، خوشکودایکی عەلمانیەکانن، ئەوانن کە ئەیان کوژن. و ئەوانیش کە ئەو قیەمە بەڕەڵاییان هێناوەتە ناوەوە. کابرا یاریە کرێ لە بەریتانیا کەچی لە هەولێر خەڵک لە داخە یان لە خۆشیە 11 کەسی بریندار کردو بە تەقەی خۆشی، تەقەی خۆشی. آخر خۆ مسلمانێک نەماوە دەمانچەیەکی پێوێ. هەرچی کە هەیە لۆزەندەرەکانی خۆیان و شەقاوەکانی خۆیانن، چەکیان پێوە تا لە مناسبەیەکی ئاوە سەخیفە تەقاکەن و 11 کەس لە هەولێرا بریندار بۆ جگەلەوە یەکێک بە سیارەکەی چرخانەدا ئاوا لوولە خوا لە ساحەیەکی قەڵەباڵغا و خەڵکە شێلێ. بابەکەی قیەمە، با بمانجێڕنەوە بۆ ئاخر دەرەجەی قەبیلە لە ئەفریقا، نەک قەبیلەکەی بەرزانیش، مانجێڕنەوە بۆ ئاخر دەرەجەی قەبیلە لە ئەفریقا، لەوانەی ئێوە شەریفترە بن کە تەوجیهمانەکە.